السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دكتور جان ثاني. الحمد لله بريزي براكم. تمرسي صوتي خباشة. سپاس بخوا براجان خوا موفقت كاسر كوتوبيت. يا خوار باجبيت هما نك مع وفاة دكتوري إيمي إنت هركة في الشيء. من لخدمت عندهم خوا سلامتنا كبريزي براكم خوا زاد. خوا سلامتش كبو إمو بيام. خوا سلامت كبراشيرنا كم سر كوتوبي. دكتور جان دكتور شايرو كامل كمان. فرمو جان. دكتور جان من يقدرجك قاشي بابا هادو عراق وهرم أو كثاني أجر مسلمانيش من شو بيتن بو بينين ياخد بو أو شويني كبابا سان لشويني كاكوبونو كريسيانا كان بحساب نجاتا إنجان داوا أو ياخد أو كاكي ككرسي ميزي كيبو يدرس كده باريكي زوريش دخوراي كشكشي كروكو دياري أمانة تامبارن لدين درتونا ياخد شيا أها تاري دوميشم دنگدان حكمي دنگدان واتا سمعتي ماشينا دنگدانوا خلق دنگدا آيا اما دنگدان درست نية دنگ بين با اي معنى الحزب الاسلامي كان ياخد اما دنگ بين بكسي بلان خوشش معنوي بلان كمان ما بيكو كسا حق دصلا بقرد جيان اوكور جيان خوشكا او ابيت هو اوي قبلين لو دنيا لقل حشكين شوكا حزب الاسلامي كان على دنگ بي بهر كسي او لو دنيا لقل اوازن يوكريت واتا او كسا خوشوه اثر واتا تضل سدنگ دين جين ركن بديتو فما كشم اوي بو همو مسلمانان كايتر كيف كانت منهج السلفيه منهج حق ودروسها او تحكي برنامج بيني لكنال الاسلامي كان هجي برنامج شخصي مع مصايد يعني شيخ خلق بتاري لك كسي بس يدنا كنا كواتا منهجيته ما صواه وبس هجي رقني هي دكتور لتو عرفيتو في رقنا كان لتو قرن قصبته كان كواتا عملت ديار كمنهجك حقائق الدام له مرافقة كان كتب المسلمان كمان منهج حق وفيسنا كده أنا للسلبة بس كبرونو توج بيزار كانوا لفاتي توج قدام بستعر بمعنى أنا دكتور جان سركوتوي براكم داوا كارن لخوای گەورە زیاتر هدایەتماندا سەرکەوتوی براگیان بەڕێزەکانم هاتنی پاپا بۆ عێراق یا بۆ هەرێمی کوردستان و چۆن مامەڵەی لەگەڵ بکرێت چۆن هەڵسەنگان لەگەڵ بکرێت حقیقەتەن ئەم مۆزوعە زیاد لە حەقی خۆی گەورە کراوە هەم لەلایەن سیاسیەکانەوە و هەم لەلایەن خەڵکی ناڕەزاشەوە زیاد لە حەقی خۆی گەورە کراوە یعنی با بزانین چی بۆ گەلی عێراق کردووە چ خێریکی هەبوو بۆ گەلی عێراق بە تایبەت یعنی بەگشتی و بۆ میلەتی کوردیش بە تایبەتی چی کردووە چ شتێکی تایبەتی کردووە بۆ گەلی کورد کە یعنی مافی گەلی کورد دابین بکات داکۆچی لە حەقەڕەواکانی بکات دژی ئەو زوڵم مستەمە بێتەوە کە لە سەریەتی ئایا هیچی کردووە نەمبیستووە من ئینجا کەسێک ئەگەر ئاوا خۆی کاریگەر بێت و مەزن بێت ئەی باشە بۆچی دان بە حەقی میلەتێکی نزیکەی 45 ملیۆنی دانانێت بۆچی یعنی کوردانی هەر چوار پارچەکە بۆچی یەکێکی وەکو قەشە ناڵێ ئەمانیش میلەتێکن نابێ بچەوسێنرێنەوە نابێ زوڵمیان لێ بکرێ حەقی خۆیەتی کە پیانی خۆیان هەبێ وەکو تێک کورد وەکو تورک وەکو فارس وەکو عەرەب وەکو هەر قەومیەتێکی تر کە هەیانە ئەمە دەڵێن کە قەومیەتەکانی تر هەیانە با ئێمەش هەمان بێت ئایا تا ئێستا شتێکی وای وتووە نەخێر دەیکە ڕئیسی وڵاتەکان گوێ بۆ ئەم بگرن کەواتە کاریگەری هەیە و بەڵام دیفاع لە حەقی ڕەوای ئەم میلەتە ناکە کەواتە یعنی ئەم بە گەورەدانان و ئەم خۆ بۆ چەمانەوە و ئەم یعنی گرنگی پێدانە یعنی بۆچی چاوەڕی چی دەکەن ئەتەبتەغون عندهم العزة دەتانەوێت عیززەتان لای ئەوانە دەستکەوێ کەرامەت و سەعادەتان لای ئەوان دەستکەوێ دەوڵەت و سربەخۆی ئەوان بتاندنێ بەخوا خەیاڵە لای ئەوانە هیچتان دەست ناکەوێ کە خوا پشتیوانمان نەبێت بەخوا هیچتان دەست ناکەوێ بۆیە حەقیقەتەن یعنی بەلامەوە سەیرە ڕێز لە گاورێک بگیرێ کە دەڵێت سێخوا هەیە بەڵام ڕێز لە عالمێکی ئیسلام نەگیرێت کە خۆیان مەسئولە سیاسیەکان دەڵێن ئێمە موسڵمانین تۆ ئەوەندەی ڕێز لە قەشەیەکی غەیرە دینی خۆت دەگری بۆچی ڕێز لە زانای ئاینەکەی خۆت ناگری بۆچی
ئەمە تەناقض نییە، ئەمە ئەوە ناگەیەنێکە کە تۆ یعنی قەدری و قیمەتی دینەکەی خۆت نازانی. یعنی سەیرم لەوە دێ کەسانێک بۆ نمونە خاوەنی خۆشترین مەطعەم بن، خۆشترین و چاکترین مەطعەم بێ، بەڵام لەو لاوە لە فەفرۆشێک لەسەر عەرەبانەیەک مێش و مەگەزی دنیای لێ ئاڵاوە لەگەڵ ڕێزم بۆ لە فەفرۆشەکان، بەس دەمێ مقارنەیەکەم. کەسانی خاوەن مەطعەمەکە لە ناو مەطعەمەکە لەسەر خواردنە خۆشەکەی خۆیان بە پەلە ڕاکەنە دەرەوە، کورە بە ئەو لە فەیەمان لە دەست نەچێت کابرای عەرەبانە بێرە داهات نەکا جارێکتر نەگەڕێتەوە، هەر یەکەی لە فەیەکمان دەستکەوێت. ئای نازانێت خۆی خاوەنی چییە، واز لەوە دێنێ بە دوای عەرەبانەیەکدا ڕادەکا وەڵا بە لە فەیەکم دەستکەوێت. ئەمە ئاوایە ئەگەر فعلەن خاوەنی مەطعەم بن، ئەگەر فعلەن خاوەنی ئیسلام بن و خۆیان بە موسڵمان بزان بەڕاستی. ئەمما کە ئینسان لە ناخیدا زانی خۆی مسلمان نییە، خۆی بە مسلمان نەزانی و خۆی بە دواکەوتو زانی، خۆی بە بێدەسەڵات زانی، دائیمەن بێدەسەڵاتەکان و دواکەوتوەکان حەز دەکەن تەقلیدی بەهێزەکان بکەنەوە. بەڵام ئینسانی مسلمان وا نازانێت کە لاوازە چکە خوای لەگەڵە، وا نازانێت کە لەسەر ڕێگایەکی دواکەوتوی و هەڵەیە چکە لەسەر ڕێگای ئیسلامە، بۆیە ئەسڵەن بەلایەوە شتێکی مهم نییە. یعنی چییە؟ وەکو هاتنی جا هەر کەسێک بێ با جوولەکەش بێ با گاوریش بێ دێتە وڵاتەکە بە بڕیارێکی یاسایی و قانونی میواندارێتی دەکا بابێت ئاساییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام قەشە گەورەکانی نەسڕانیەت گاوریەت لە نەجرانەوە هاتن و لە ناو مزگەوتەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم نوێژی خۆیانیان کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بێڕێزی بەرامبەر نەکردن، ڕازیش نەبوو کەس بێڕێزیان بەرامبەر بکە و ڕێشی لێ نەگرتن بێنە ناو مزگەوتەکەی، ڕێشی لێ نەگرتن لە نوێژەکەی خۆیان بە دەستوری خۆیان. یعنی ڕێزگرتنی میوان هەر کەسێک بێ ئەوە لە دینی ئیسلامدایە، با ڕێزیش لێ بگیرێت بە خێراتنیشی بکرێ ئاساییە. ئەمما زێدەڕەوی لەم بابەتە تۆوا بزانی تەواو سەعادەت و بەختەوەری و سەرکەوتن و عیزەت و کامرانی ئێمە ئەو پیاوەیە، وەڵا وانیە وەڵا خەون و خەیاڵە، هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێ، هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێت. بۆیە باسی جیڤارا دەکەن وابزانم قسەیەکی لێ دەجێڕنەوە، دەڵێن کاتێک کە قسیسی گەورەی ئەو کات چووە سەردانی کردووە پێشوازیی وای لێ نەکردووە و زۆر تەبیعی بووە لەگەڵی، وەکو کەسێکی اعتیادی مامەڵی لەگەڵ کردو، تووڕە بووە. ئەویش توێتی بۆ تووڕەتە بیت، یعنی تۆ چیت بەدەستە، چیت بۆ من هێناوە، دەتوانی ڕێ لە ئەمریکا بگری ئەو زوڵم مستەمەنەکە لە ئێمە، دەتوانیت ئەوت پێ دەکرێت یا فلان حەق و مافەمان پێ بدرێت؟ ناوتی من کەسێکی سیاسی نیم و پەیوەندی پێوەنی کەسێکی سیاسی نی کەسێکی چیت، یعنی بۆچی هاتووی، تۆ ڕۆڵت چییە؟ باشە ئەمڕۆ وڵاتە زلهێزەکانن کە بڕیاری جەنگ و بڕیاری ئاشتی و معاهدات و پەیمان دەدەن، کە تۆ هیچ لەمانت بەدەست نییە چی، ینی مەحەلی تۆ چییە؟ پیاوێکی ئاینی دینەکەی خۆتی و تەواو هیچی تر نییە. جا کابرا یعنی ئەوە مسلمانیش نییە جیڤارە، یعنی بەم شێوازە هەڵسوکەوتی لەگەڵ کردووە. ئێمە من دەڵێم لە ئیسلامدانا ئێمە دەبێت ڕێز لە میوان بگرین هەر کەسێک بێ، بەڵام لە سنووری خۆیدا زێدەڕەوی نەکرێت لەوەدا. ئەمە خاڵێکی تر تەماشا دەکەین کاتێک کە بۆ لای شیعە مەزەبەکان دەچێت، ئەو دەچێت سەردانی مەرجعی ئەوان دەکات، بەڵام لە لای ئێمە بەعەکسەوە، یعنی بۆ قەدری مامۆستای ئاینی کەم بکرێتەوە، لەگەڵ دیسان دووبارەی دەکەم مبارز لە میوان بگیرێ، لەگەڵ ئەوە نین کە بێڕێزی بەرامبەر بکرێ، بەڵام زێدەڕەوی نەکرێت لە مەوزوعەکەدا. وا نەزانین ئاواتەکانمان لای ئەو بۆمان دێنێتە جێ، هەرچی قەیرانی هەرێمی کوردستانە ئێستا هەموویمان بۆ حەل دەکاتەوە بەو سەردانەی دەژڕاتەوە، هیچ لە مەوزوعەکە ناگۆڕێت، دەشی بینن بزانین چی ڕوودەدا دوای هاتنی ئەو. ئایا دنیامان بۆ دەبێتە شامی شەریف و کوردستان سەربەخۆی وەردەگرێ؟ ئایا دان بە ریفراندۆمەکە دادەنێ دەڵێ شتێکی حەق بوو چی دەکا بزانین بۆمان؟ دووەمیان پەیامم بۆ ئەوانەی کە ناڕەزان، یعنی بێڕێزیکردن لە ئاینی پیرۆز ئیسلامدا نییە، جنێودان و قسەی سوکردن و قسەی ناشیرنکردن و یعنی تەکفیرکردنی ئەو کەسانەی کە پێشوازیان کردووە و کاکە نابێ وابێت، یعنی ئەمەشیان لە زێدەڕەویە دیسان لەلایەن ئێوە با هەموو شتێک لە سنووری خۆیدا وەسەڵیەت و میان ڕەوێتی لێگەڕێن هاتووە بابێت و دەژڕاتەوە، هیچ مۆزوعەکە ناگۆڕێت. ئەمما ئەو هەموو تەشەنوج و ئەو هەموو قسەکردن و جنێودان و سوکایەتی پێکردن و
یعنی کارێکی باش نییە کارێکی باش نییە با ئاینەکەمان ناشرین نەکەین چونکە ئیسلام لەگەڵ بێڕێزیکردن نییە لەگەڵ میوان لەگەڵ ئەوە نییە بە یاسایی و قانونی هاتوۆتە وڵاتەکەەوە بە زەخت و زۆری نەهاتووە بۆیە ناکرێت یعنی هەموو منداڵێک و هەموو هەرزەکارێک لە فەیسبوک ئێستا لەسەر ئەم بابەتە دوێ و قسەی خۆی دەکات کە ئەنەما ئومەی ئیسلامی چاوەڕێی تەسریحی ئەوە کورە لێگەڕن کاکەوە ئەوە ناهێنێت حەجمی خۆی گەورەتری مەکەن لەوە زیاتر حەجمی پێمەدەن تۆ دەڵێ لەلایەکەوە دەڵێن نابێ وابێت خۆشت لەوە زیاترت کردووە ئەم هەموو مەشغەڵەتکردنە چییە لێگەڕن هاتووە بە بێ لەگەڵ چێدادەنیشێ دادەنیشێ دەڕواتەوە کۆتایی پێ هات قەزیەکە یعنی زێدەڕەویکردن لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتانە کارێکی باش نییە.